سێ مانگ لەو پێش عملیاتی کرد لە کەرکووچە ڕاهاتی بوو 100 کیلۆ بووی 123 کیلو. ئێستا وەرە سەر ئەو میزانەی سێ مانگ لەو پێش عملیاتی کرد بوویتە دوو ڕەقەمی چەندە ئێستاکە 96 کیلو. 96 کیلۆ لە 123 بوویتە 96 کیلۆ ئێستا چه هەستەکەت هەیە؟ هەستێکی زۆر خۆشم هەیە. ئابزانە گەنج بوومەوە. ئەو زەردەخەنە ئەو پێکەنینەیە خۆشی ئەو وەزندا بەزانێ. دڵت خۆشە؟ الحەمدوللا زۆر زۆر دەستەکان تۆ خۆش بی. دەرێن بای بای قەڵەوی بای قەڵەوی سێ ڕەقەمی نەما. تەواو سێ ڕەقەمیمان کردە دوو ڕەقەمی لە خلالی سێ مانجی ئەجۆ هێشتانەکە زیاتردا دەبەزی دەبی بێتە خوارێکە هەتا وەکو هەشتاش دە ئیشاءڵڵا دێنە خوار هەشتاش ئینشاءڵڵا. میهرەبانی دڵسۆزی و لێزانی